من حسیبی شێخ سەدرەدین بەرزنجی لە ساڵی 1985 ماڵی جەنابی شێخ حەمەد ساڵحی باوەگۆرم هاتە ناحەی تەکیەوە. هەڵبەت ئێمە وەکو جوگرافیا و شوێنی نیشتەجێبوونی ڕابردوومان لە گوندی دێلێژە بووە لە سنووری قەزای قەرەداغ و کە لەگەڵ ڕاگواستنی حکومەتی بەعسا ئێمە هاتینە ناحەی تەکیە و لێرە نیشتەجێ بووین. و ئەو کاتە جەنابی باوەگەورەم حاجی شێخ حەمەد ساڵحی دێلێژە سەردان و هاتوشوێ مزگەوتەیە کرد، مزگەوتی ئەلفەتاح کە ئەو کاتە بە مزگەوتی فەتاح حەسەن کاکی ناسرا بوو و ئیمامەتی ئەکرد لە مزگەوتە و لەگەڵ خەڵکی ئەم دەڤەرایە خەڵکی بەڕێزی ئەم دەڤەرایە بەرکەوتنێکی زۆر باشمان هەبووە و وردە وردە ئێمە ینی نیشتەجێبوونەکەمان زیاتری کرد و نەگەڕینەوە بۆ دەڤەری خۆمان. ئەوە بوو جەنابی باوکم لە ساڵی 2001 لە مزگەوتە بە ئیمام دامەزرا و ئیمامەتی ئەکرد و یادگاریەکی زۆر خۆشمان هەیە لەم مزگەوتەدا لەگەڵ نوێشکێنانی ئەم مزگەوتەدا لە ماوەی ڕابردووە تاوەکو ئێستاکە. یعنی لەم مزگەوتەیە کۆمەڵێک چیرۆکی خۆش و کۆمەڵێک چیرۆکی ناخۆش هەبووە کە هەموویمان بینیوە ئێمە لێرەیە. بۆیە ئێستا نزیکەی 24 ساڵ ئەبێ ئیدارەی ئەم مزگەوتە بەدەست ئێمەوەیە. ئەمەوێ لێرەیە شتێک باسکەم، ئەو سەردەمانە زۆر تایبەت و تاموچێژێکی زۆر باشی هەبوو. ڕەمەزانانی مزگەوتی فەتاح حەسەن کاکی زۆر خۆش بوو. ئەو سەردەما وەکو ئێستا پێشکەوتوو نەبوو و ئەم ئاوە پەرداخانە هەبێت و کۆمەڵێک شت هەبێت کە خەڵکی ڕۆژی پێ بشکێنێ. ئەوەی کە لە یادمە ماڵی کوڕەکانی مامەحەمەی کانیکەوە و ماڵی کاکبەکری خەیات کوڕەکانی ئەو بە سەتڵ ئاویان ئەهێنا بۆ مزگەوتەکە بۆ ئەوەی خەڵک ڕۆژووی پێ بشکێنێ. ئەم سەتڵەش کە یانێنا جامێکی فافۆنی تیا بوو و کۆمەڵێک پەرداخیان هێنا، پەرداخەکان پلاسیک بوو، ئاویانەکردە ناو پەرداخانەوە ئەیانیا بە خەڵک و هەندێک خەڵکی خێرومەنی شەبوو سەهۆڵی ئەهێنا بۆ مزگەوتەکە ئایان کردە ناو ئەو سەتڵانەوە بۆی ئاوەکە سار بێت و خەڵکی ڕۆژی پێ بشکێنێ. ینی زۆر ژیانێکی سادە و ساکار لە مزگەوتەیە برمانە سەر، تایبەتمەندیەکی زۆر زۆر خۆش و زۆر زۆر جیاوازی هەبوو و لەگەڵ ئەهلی ئەم مزگەوتەیە لەگەڵ چواردەوری ئەم مزگەوتەیە ئەمە بەرکەوتنیەکی زۆر باشمان هەبووە هەمیشە و شتێکە بۆ باسکەم ئەو کاتە سەلاجە و شت کەم بوو، بەڕات کەم بوو لە مزگەوتەکانە. خوورماکە کە ئەمایە ئەمان کردە سەر دەرگای مزگەوتەکە کە داخلی ناو مزگەوتەکە ئەبووی، ئەو شتانەی کە زیاد بوو لە بەربانە ئەمان کردە ئێوە تاوەکو ئێوارانێکی تر دامانەنا. بە شێوەیەکی گشتی ژیانێکی زۆر سادە و ساکار لە مزگەوتەوە بردمانە سەر. کاک شێخ لەتیف لەم مزگەوتەیە کارگوزار و مژێوری ئەم مزگەوتە بوو، کاک سەرداری مامۆستا مەلا جەبار و کۆمەڵێک خەڵک لەم مزگەوتەیە ینی وەکو کارمەندی ڕسمی شێخ لەتیف و سەرداری مەلا جەبار بوو، بەڵام وەکو ئیمامە دیارەکان لە ماوەی ڕابردووە تاوەکو ئێستاکە حاجی مەردانمان هەبوو، حاجی شێخ حەمەد ساڵحمان هەبوو و مامۆستا مەلا فواد و جەنابی باوکم ئەمانە ئیمامە دیارەکانی ئەم مزگەوتە بوون و مؤەزینەکانیش ئەوانی کە زۆر دیار بوون لە مزگەوتەیە کاک محەممەدی کانیکەوە بوو، حاجی قارەمان بوو و منیش زۆر کات بانمەیە لە تەمەنی 7 ساڵی و لە مزگەوتەیە بانمەیە لە مزگەوتەکەیە. یعنی ژیانێکی خۆشمان بردە سەر لە مزگەوتەیە لەگەڵ ئەو کەسە ڕیشسپی و ئەو پیاوە بەڕێزانەیە کە لە ماوەی ڕابردووە کە دەمبەزە کرد دایما ئەختیارێکی نورانی و جوامون بەڕاستی. هەڵبەت ئەو کاتە لە مزگەوتەکەیە لەگەڵ جەنابی باوکمان هاتین بۆ سەڵای بەیانیان زستان و بە کۆڵانە پێچاوپێشەکانی گەڕەکەکانی خۆمانە هاتین زستان، ئەڵێ گوێسەبانەکان شەختەی گردبوو ئەوەندە سارد بوو، هاتین سەڵای بەیانی مزگەوتمانە کرد لەگەڵ جەنابی باوکمە، جا منیش هێنا لەگەڵ خۆیان باوکم،
هاتین بۆ مزگەوت ئەو کاتە کارەبا نەبوو بەوەکو ئێستا ینی کارەبایەکی باشە بێ کارەبا کەم بوو ئەو کاتە لەمپامان داگیرسان لە مزگەوتەکەیە و مزگەوتەکە زۆپایەکی داری تیا بوو و دارمان تێ کردو بۆ ئەوەی کە مزگەوتەکە تۆزێ گەرم بێتەوە و لەم پاوچرا هەبوو لە مزگەوتەکەیە کە دامان ئەگریستان کە شێوەیەکی زۆر سادە و ساکاری هەبوو سەبارەت بە دیزایانی مزگەوتەکە لە چەند بەشێک ینی پارچەیەک پێکاتبوو خێرا گەورەیان ئەکردەوە مزگەوتەکە ینی بەپێی ئەوەی کە دانیشتوانی چواردەورەکە زیادی کە مزگەوتەکەشیان گەورە کردەوە مزگەوتەکە پێشی دارستان بوو کۆمەڵێک داری زۆری لێ بوو و مزگەوتەکە شێوازێکی کلاسیکی هەبوو زۆر خۆش بوو بەڕاستی کە بەڕاستی ئەو سەردەمانە دووبارە نابێتەوە هەڵبەت ئێمە لەگەڵ نوێشخوێنانی ئەم مزگەوتەیە زۆر یادگاری خۆشمان هەیە وەکو باسم کرد ئەوەی کە لە جیرانەکانی مزگەوت کاک بەکری مۆتلیژە بوو کاک بەکری خەیات یادی بەخێر ئێمە لەگەڵ کوڕەکانیشا کۆنتاکێکی زۆر خۆشمان هەیە مامۆستا هەڵمەت و مامۆستا بێستون و عیلەی ئەو کاک بەکرەیە خی گەورە لی خۆش بێ زۆر کۆنتاکە و سوحبەتێکی زۆر خۆشمان هەبوو و تەنانە سوحبەتی لەگەڵ منیشە هەبوو کاک بەکر بەڕەحمەت بێ و کاک حاجی مەردان هەبوو و حاجی ئیبراهیم مام قارەمان و مامۆڕەحمانی ئاغجەلەر مامە ڕەزا و حاجی سابیری شۆراوە مام تۆفیقی قشلاخ و دەیان ئەختیار و دەیان کەسایەتی کە لە مزگەوتە ئێستاکە نەماون یادیان بەخێر بێت زۆر کۆنتاکێکی خۆشمان هەبوو لەگەڵیانە بەڕاستی ئەو جۆرە ئەختیارانە و ئەو جۆرە کەسانت بەڕاستی دووبارە نابنەوە لەم ڕۆژگارەیە کە بەڕاستی بە مانای کەلیمە ئەهلی خوا بوون بەت مانەوەی ئێمە لەم دەڤەرەیە بەهۆی ئەم خەڵکە بەڕێزەوە بوو مانەوەی ئێمە لەم دەڤەرەیە بەهۆی ئەم نوێشخەونە بەڕێزەوە بوو لە مزگەوتەیە کە ئیدارەی ئەم مزگەوتە بەدەست ئێمەوە بوو و دایمە شتێک دووبارە ئەکەمەوە حاجی قایری کۆی ئەڵێ مەرگ و ژین مثلی سێبەر و تاوە باقی ئەوەی بمێنە ناوە ئێمە ویسمانە ناوێکی جوان تۆمارکەین لەگەڵ ئەم خەڵکە بەڕێزەیە ویسمانە مێژوویەکی جوان تۆمارکەین و سەرمایە تەنها پارە نییە سەرمایی ئێمە ئەو خەڵکە بەڕێزەیە چونکە بەڕاستی خەندێک خەڵک هەیە سەرمایەدارێکی زۆر بەناوبانە و سەرمایەدارێکە کە بە مانای کەلیمە دەوڵەمەنە بەڵام بەداخەوە لە ناو جەماوەر و لە ناو کۆمەلگایە قەدری نییە بۆیە دایمە شتێکم وتووە نەکەفن گیرفانی هەیە نەقەبر قاسەی هەیە بۆیە باشترین سەرمایی مرۆڤ لە دنیاە ئەو خەڵکەیە کە لە چواردەورێتی و حرمەتی ئەو خەڵکەیە کە لێ ئەگیرێ بۆیە ئێمە دایمە سوپاسگوزاری خواین و سوپاسگوزاری ئەو خەڵکین کە حرمەتێکیان لە ئێمە گردووە لەم دەڤەرەیە کە بەڕاستی هەمویان وەکو مام و ئامۆزا و کەسی خۆمان سەیرەکەین و بەڕاستی ئەم مزگەوتە بووە شوێنێکی یا پڕیادیاری خۆش بووە شوێنێک کە بەڕاستی ناتوانین بۆ هەمیشە و بۆ ئەبەد دەستبەرداری ببین